جنابی مامۆستا ئەندازیار عوسمان وەک نووسەرێک و بانکوازێ ئێمە ئەم دیدارە تایبەتەوە ئەم بەرنامەیە بەشێک لە بەرنامەکە لە خزمەتیابین و پێمان خۆشە کە ئەم شەوانەی زستان و پاییز کە ئێمە بەرەو ڕووی پاییزە ڕۆین و بەرەو ڕووی زستانە ڕۆین کە شەوانێکی دوور و درێژە چۆن ساڵحەکان و خواناسان ئەم شەوانیان زیندوو کردوێتەوە لە قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەکان چین بۆی کە ئیستیسمار و بەرهەمی زۆر جوان لەم شەو گەورە و دوور و درێژانەیە بەرهەم بێنین بۆ قیامەتێکی دوور و درێژمان. مامۆستاگیان بەخێربێ بۆ بەرنامەی شیرین چاو. زۆر سوپاسان دەکەم یاخوا بەخێر بن سەر چاومانات. مامۆستاگیان شەوانی پیاوچاکان پێشەوەی ئێمە بچینە سەرەوەی کە شەوانی پیاوچاکان چۆن بووە، خواناسان چۆن ئەم شەوانەیان زیندوو کردوێتەوە، قورئان چۆن ئاماژە بە ئەم شەوانە ئەکا، چۆن بە ئاماژە بە ئەوە ئەکا کە موسڵمان ئاگای لەوە بێت کە خۆی گەورە ئەیبینێت، خۆی گەورە ڕقیبە بەسەریەوە، خۆی گەورە ئاگای لە هەموو حرەکەت و جوڵە و هەموو شتێکی هەیە، خەتەراتی دڵی هەیە پێشەوەی کە خەتەرەش بکات. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. قورآنی پیرۆز تاکید دەکاتە سەر ئەو مەسەلەیە کە بۆ پەروەردەکردن هاتووە خۆی و بۆ ئامادەکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەصحاب و بانخوازانیش بۆ ئەوەی کە ئینا سنلقی عەلەیکە قەولا ثەقیلا ئیش و کارێکی مەزنە بەچی ئامادەیەکا بووی بە عیبادەت بۆ وەسجود وەقتەریب لە ڕێی سوژدەوە لە ڕێی عیبادەتەوە لە ڕێی نوێژەوە لە ڕێی شەو نوێژەوە ئەو کەسانە زیاتر نزیکە بنەوە لە خوا وایان لێت پەیوەندیکی بتەویانە بێ لەگەڵ خوا زیاتر تەفەکر و بیرەکەن و لە گەورەی و لە عەزەمەتی خوا. جا ئەم مەسەلەی قورئان هەر لە ئەوڵەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر پەروەردە کرد بە سوورەتی یا ئەیها المزەمل قم الليل إلا قليلا. ئەم سوورەتە کە هاتە خوارەوە ئەڵێن دوای سوورەتی قەلەم هاتووتە خوارەوە، ئیقرا هاتووتە خوارەوە، ئیقرا بسم ربک الذی خلق، دوای ئەوە هاتووتە خوارەوە هەر لە سەرەتاکانەوە کە سوورەتی ئیقرا هاتە خوارەوە وردە وردە بۆ ئامادەکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەو ئیشە ئەفەرمێ هەستە شەو نوێژ بکە. ئەم هەستە شەو نوێژ بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەستە فعلەن شەو نوێژی کرد، دوای ئەوە ئەصحابیش کە زانیان ئەیان کرد. ئەمە هەر لە مەکەیە، هەر لە مەکە ساڵێکی خایە. دوای ساڵەکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەنە عیبادەتیە کرد پێی مبارەکی طلوقية كردو مانو أبو خواهي قورا فرمي إن ربك يعلم أنك تقوم أدنى من ثلثي الليل ونصفه وثلثه وطائفة من الذين معك. أفرمي خواهي قورا أزاني كأيواكا ديارة في غمس صلى الله عليه وسلم أزاني كخوا أزاني وأيبيني بلام بو أم تأكيداك چونك همو إيش كردنو هستانيك خواهي قورا كفرمي وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون ثم تردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. يعني إيش كان وبزان خواتان بيني إما هم وزانين كخوا سميعة بصيرة بلام أما أبي بحالتي معنا إما نبوة بحالتي معنا وكو الدكتور كسي قد شاب ولاي الله جقرا مخو خرابة بصحته بيخوي أتكوجي كتشي لهمان كاتا دكتور خوي جقرا أخوا أو زانينا يقيني دكتور نبوة بحالتيا كخوي واز لجقرا بيني برواداراني شوان لي مسلماني شوي لي يعني معلوماتك أزاني خوا أي سميعة بصيرة بلام عالمی غیب و شەهادێ بەڵام ئەمە ڕەنگی ناوەتوەتیە کە ئەم کەسە دەست بجێڕێتەوە لە خراپە کە ئەم کەسە وریای خۆی بێ ئیش بکە هەوڵ بە ئێمە بۆ خاو خلیچین بۆ هەڵناسین بۆ شۆنێر بۆ عیبادەتەکانمان وەکو پێویستنیە بەعام لەبەرەوەی ناژین لەگەڵەوەی کە تۆ خوا ئەتبینێ بۆ پێغەمبەر خوا عەرزەکرێ. ئەو ئاەتێکی جناب ئاماژەت پێ کرد وقل اعملوا فسيرى الله عملكم. باشە باسی عملە يعني خوا ئەوێت ئێمە يعني كمترين قول وزورترين عمل ما والله ايش كان شو كبو ايمان وعملي صالح ايمانك هر بروتي بچي اسلمه كارو كردوي تشاك كارو كردوي تشاك برزيكاتو انسان بات بيشه لا والعصر ان الانسان لفي خسر الا الذين امنوا وعملوا الصالحات اما لهم الا خسر ايمان وعملي صالح امر بچاك ونهي الاخراب والصبر قرتن يعني امانه ضروراتك انك قران تاكيد كات سري ما بستم ام نقطيه جارك كتر تاكيد كات سري قران افرمي والتوكل على العزيز الرحيم بش بسبو خوايك عزيز ورحيم تشي بو عرزك لتشيا الذي يراك حين تقوم او خوايك تو ابينه كات شو نوجكي كات شو نوجك لما الله ويا لمزقوتا بتنيا وتاريك وقلوبنيا خواه دبينه محمد وتقلبك في الساجن كات لقل نوش خواناني شان نوجكي
ڕەنگە فتیلێکی زەیتیان داگرسانە بێ حرەت بینی ئاگای لێتە إنه هو السميع العليم سێ تەکیداتە خوا سەمیع و عەلیمە. ئەم مەسەلەیە زۆر مهمە ئێمە بەڕاستی کار بکەین لەسەری بۆیە کتێبی ئەو دەتبینێشم نووسی و نمونەی زۆرمان باس کردووە. قورئان تاکید دەکات نەک هەر ئەتبینێ يعلموا بزانن أن الله يعلم ما في أنفسكم فاحذروا بزانن خوا أزانت چی لەناو نەفستانە لەناو ناقتانە ئاگاتان لە خۆتان بێ. ئەمە ئەبێ ئێمە بەڕاستی ببێ بە حاڵتیامانە لە ڕنگ کردار و هەڵسوکۆتمانە ڕنگ باتەوانێ. مامۆستا ئیحسان ساڵح قاسمی لە یادەوەرێکی هەیە بە عەرەبی و ئیشەڵا کراویشە بە کوردی خەریکن لەواچێت چاپ کرابێ باسیەکە گەشتی لەگەڵ پەیامەکانی نورە کە پێڵێن سەفیری پەیامەکانی نور. ئەڵێ چوون بۆ لای دکتۆرێک بە ناوی ئیدریس حاجی داود لە مووسڵ وتی مەڕۆ لە عیادەکەی چوون بۆ لای بێکەوە چین بۆ لای پیاوێک حەزەکا بتبینێ وتم کێ ناسم وتی نە ئێ چی ئەمە وتی ئەمە گەنجێ ئەمە کەسێکە هاتووە بیتاقی بڕیوە لە عیادەکەم و دوایی کە سەری هاتووە دژڵم فەرمو چیتە وتی هیچم نییە ئەی بیتاقە بۆ بڕیوە هاتووە ژوورێ وتی وەڵا ڕاستپاردەیەکم پێت وەڵام وتم فەرمو وتی ئەم شەو لە شەو نوێژە فڵان سوورەتە نەخوێن وتم بۆ تۆ چی چوزانی وتی من گەنج بووم کاتێکە زۆر عاشقی ئامۆزایەکم بووم تا دەرەجەی شێت و شەیدای بووم برادەرێ وتی تۆ وەڵی پێم باشە بێ بۆ مەجلیسی ئەو زانایە لەوێ وتارە و زیکر و ئەم شتانە زانایەکی تر بەڵکو ئیسفادەی لێ بکەیت و دڵە باش بێ ئەڵێ چووم و منجی لاتریسکە وەستام تااقەت منە بۆ بەشداری بکەم دوایی شێخەکە عالمەکە وتی فڵانەوە بۆ بەشداریت نەکەوتم وڵی تااقەتم نییە شێت و شەیدای ئامۆزای باز دڵم لایەوە وتی داوەڵی تر بۆی بسووتێ وتی ئەو قسەی هەیە ترسام لۆمەم کە کەچی نە وتی بوو بە خاڵی چرخانتیامە چاوتم بۆڵی بۆ ئامۆزاکە مەسوودێم و کە پێ نازانێ بۆ خۆ پێغەمبەر نەسووتێ ئەڵێ گێڕی گۆڕی و ژیانی گۆڕاستەوە هەشتا پلە خۆ حەقی ئەوە وتی هەرچی کەسێ شەونێشکە لە موسڵام نەزانم شانێش ئەم بۆ هاتۆ بەم بڵێ چونکە ئیدریسی حاجی داود ئەو دکتۆرە پێویستی بەو دەرسەیە ئەبێ پێی بوترێ کە نەک خوا ئەدمێ خوا ئەتبینێ بەس چۆنی پێ بگەێنێ لە ڕێی پیاوە باشێکەوە پێ فەرمێ ئەتبینێ ئەم شەو ئەوەت خوێنەوە پێویستی بەو دەرسەیە